دەنگۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەغدا چەند ڕۆژێکە ئاڵۆزی خستۆتە نێو بازاڕی دراوەکەوە. دۆلار فرۆشێک دەڵێت 2 ڕۆژ بەر لە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان لە ترسی هاڕەکردنی دینار بەرامبەر دۆلار دینارەکانیان بە دۆلار دەگۆڕیەوە. بەڵام ئێستا ئەم هەڵپەکردنە بۆ دۆلار وەستاوە و بازاڕەکە ئاسایی بۆتەوە. وڵی وا کەوتیان باڵشکانی ئەمریکی کەشن لە بەغا ئەیبەنە هەولێر خەڵک تۆزێ ترسا گەڵا 3 ڕوبعەکەم بوو چوویە 4 ڕوبعێک تۆزێک خەڵک ترسا و پارەی کرد بە گەڵا بۆیە گەڵا بەرز بوویەوە بەڵام دینار هێنایان کرد بە دۆلار بەرز بوویە گەڵاکە و تا 4 ڕوبعێک ڕۆی دابەزیەوە تۆ بەڵێ 4 ڕوبعەکەم ئیسا تۆزێ وەسەکە ئەهۆم بۆ تۆ خەڵک زیاتر دۆلاری ناوێت ئەی فرۆشە ئیسا. چەند ڕۆژێک بەر لە ئێستا 100 دۆلاری ئەمریکی بەرز بوویەوە بۆ 124,000 دیناری عراقی، بەڵام ئێستا نزیک بە 1000 دینار نرخی دینار بەرزبوونەوەی بە خۆیەوە بینیوە. وتەبێژی بازاڕی دراوی سلێمانی دەڵێت هیچ مەترسیەک نییە لەسەر دراوی عراقی و ئەو دەنگۆیانەش ڕەت دەکاتەوە کە دینار بە دەردی دراوی ئێرانی دەچێت چونکە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ عێراق ڕێگە بەوە نادات. ئەوەی کە ئێستا پەیوەستە بەم 1-2 ڕۆژەوە کە تۆزێک نرخی دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە بەنسبەی لە 0.6 بەرزکردەوە پەیوەستە بە بانکی ناوەندیە و پەیوەستە بۆ خواستەوەی کە ئێستا لە بازاڕەکان هەیە. دیارە ئێستا کوریهێنانێک لە بانکی ناوەندیە کە ینی بۆ پێدانی موچە تقریبا نزیکەی 15 تریلیۆن دینار کاکاتە 13 میلیارد دلار لە بانکی ناوەندیان ڕێکەشراوە. دیارە هەر بە پێی ستاندارد پێویستە بانکی ناوەندی نابێت لە 36 میلیارد دلار یەدەک لە بانکی ناوەندی کەمتر هەبێ. دیارە ئەمە هەنی هۆکارێکی سەرەکیە کە بانکی ناوەندی وەکو پێویست لە ئێستا دەناتوانێت پارە عرضکە هەر لە یەکی دەوە پارەی عرض نەکردووە، این دۆلاری ئەمریکی عرض نەکردووە کە لە یەکیدا نزیکەی 174 میلیارد دلاری عرض کردووە بە دوای ئەو نزیکەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژەکە هیچ پارێکی عرض نەکردووە. دیارەکە وەکو بڵێ کە دۆلاریش کەم عرضکرا قوەی شڕایی لەسەر دۆلاری ئەمریکی زیاترە بێ، ئەوەی کە پێویستە بەم 2-3 ڕۆژە ئەوەیە کە تۆزێک دۆلاری ئەمریکی بەرز کردوێتەوە. بە بڕوای شارەزایانی بواری دراو نرخی دینار بەرامبەر دۆلاری ئەمریکی لەوە زیاتر دابەزین بە خۆیەوە نابینێت و ئەم کێشەیەشی ڕوویدا بەهۆی بانکی ناوەندیەوە بوو کە لەم چەند ڕۆژەدا وەکو پێویست دراوی نەخستە بازاڕەکانەوە. ماوەی زیاتر لە ساڵێکە نرخی 100 دۆلاری ئەمریکی لە نێوان 120,000 دینار بۆ 124,000 دیناری عراقی یاری دەکات. شارەزایان پێیان وانییە لەم ڕێژەیە زیاتر سەر بکەوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.